بسم الله بناوي تو من هميشه ديمگو اي شيريني شيرينتر لهنگوينيش ناوي تو بناوي تو اي خالقي شو روش جيگي اميدواري اي ناوي برزو خوشت درماني دردي ساري بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان ڕێبوارانی ڕێگەی سەرفرازی و نەجات شەیدایانی شەوقی جەمالی مستەفا سڵاوی خوای میهرەبانتان پێشکەش بێت و ئەم کات و ساتەتان ببێتە خێردارترین کاتەکانی ژیانتان بەخێر بێن بۆ یادی کۆچێک کە بووە سمبوڵی ڕەتکردنەوەی تاریکی و ستەم و زۆرداری خێر هاتن خێرتان هێنابێ بۆ یادی هیجرەتێک کە بەردی بناغەی بنیادنانی دادگەرترین دەسەڵات و لووتکەی پێکەوە ژیان و یەکتر قبوڵکردن بوو و هاوڵاتیەکانیشی دڵنیاترین هەستی ئارامی و ئاسوودەییان هەبوو خۆش هاتن بۆ یادی کۆچێک خۆش هاتن بۆ یادی کۆچی سەروەرێک کە بە کردا قەڵەمی نووسینی نەخشە ڕێگەکەی و نور بوو بۆ شوێن کەوتوانی و ڕەحمەت بوو بۆ جیهانیان شەوە و خەڵوەتە و ماڵ بێ ئەغیارە یاران گشتجە من خوا خەبەردارە ئەم شەو هەمومان گیانمان دەکەینە چاو و چاو لە گەشتە مێژوویەکەی دوو یارەکەی غارەکەین مەگەر ئاوی حەیاتی دیتنی ئەو لە دڵ دەرکا هەناسەی زوڵمەتی شەو لەم یادەدا هەموو بوونمان دەکەینە زمان و دەبینە نەعەتخوانی وەسف و سەنای ئەو نازدارە ئەگەر چی وەک خادم دەڵێ غەرەز لەم وەسفانە عەرزێکە بۆ ئەحواڵی شێواوم چ محتاجی بەیانە ڕۆژی ڕەوشەن میهری ڕەخشانی لەم شەوی سەری ساڵەدا هەموو وجودمانەکەینە دڵ بە گوێی شنەوای دڵ گوێ بۆ گفتوگۆ شیرینەکەی چەند ڕۆژی کۆچی شیرین کەلام و سەدیقە عاشقەکەیەگرین بەڵێ ئەم شەو هەر سێلقەکانی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەقەکانی ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان و پەیوەندی ئیسلامی کوردستان و لاوانی پەیوەندی ئیسلامی خوێندکاران و لاوانی کوردستان یادی هیجرەت و سەری ساڵی کۆچی بەرز ڕادەگرین و وەک دەستەبرایەک گوڵی ئەو ئومێدەی کە مانگەکەی مەککە و سالارەکەی مەدینە چاندی لەو پەڕی زوڵم و بێ ئومێدیدا بە ئومێدێکەوە بە یاری غارەوە و یاری لەباری ڕێگەی هیوایان گرتە بەر ئەو گوڵاه بە سەوزی ئەهێڵینەوە و بەڵێنی پابەندی و شوێنکەوتویی ئەو پەیامە یەزدانیا دووپات دەکەینەوە پیرۆز بێت ساڵی نوێی کۆچی پیرۆز بێت سەری ساڵی 1444 کۆچی بەڕێزان سەرەتای ئاهەنگەکەشمان با هەر بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ بکەین چونکە تینووی ڕەحمەتین دڵ ئاگرینین ڕەحمەتێ با چەند ئاەتێک لە ئەعلا معجیزاتی ئەحمەدی کە لەلایەن بەڕێز مامۆستا باڵام بۆ کەریمەوە پێشکەشەکرێ بە فەرمێ ئاوی دڵمان بات السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة
الحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل إلا تنفروا يعذبكم عذابا أليما ويستبدل قوما غيركم ولا تضروه شيئا الله على كل شيء قدير إلا تنصروه فقد نصره الله إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم والله عزيز حكيم صدق الله العظيم. زۆر سپاس بۆ ڕێز مامۆستا باڵام بۆ خی گەورە پاداشتی خێری بداتەوە. شەوی هیجرەت کە عەدا زۆری هێنا مشتەخاکێ بوو پیا چاندن دەبەنگ و کوێر و کەڕمان ئەو لەعینانە وەکو خورشید و مەه پێی سەریان لێ هەڵبڕی تا غار لە غارە سەیری کرد ئەعدا وەکو سێبەر لە سەریانە بە یەک دوو عنکەبوت و کۆتری بێفام و بەستە زمان شعور و فەهمی گۆڕی لەو سەگ و ئیبلیس و دێوانە بەهەشتی داخڵی یەثریب دەبێ تووبا لە بۆ ئەنسار بە کوفارانی مەککە تا ئەبەد یا وەی لە نامانە ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەو شەوکەتەی کەی بوو کە هەر کەس تێ بگا بەم دینە نەسخی جوملە ئەدیانە لە فەیضی هیجرەتە ئەسحابی بەدر ئەم شەو هیلالێ بوون سبەی هەر یەک بووە بەدرێکی کامڵ ئەو هیلالانە چه هیجرەت شەهدی وەصڵ ئارامی جانە بۆ هەواخواهان چه هیجرەت بۆ عەدوو تەعزیبی ڕۆح و زەهری هیجرانە. بەڕێزان بەڕێز مامۆستا ئەرکان مەحموود وتەی بەخێراتتان پێشکەش دەکا و با فەرمێ وتەکەی پێشکەشکە. بەناوی خوای گەورە و میرەبان ئامادەبوانی بەڕێز نوێنەرانی لایەنە ئیداری و حیزبیەکان حاجیانی ماڵی خوا زانایان و مامۆستایان و سەرجەم چین و توێژەکانی پارێزگای هەڵەبجە بەناوی ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان و پەیوەندی ئیسلامی خوێندکاران و لاوانی کوردستان و
ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە بە خێراتنتان دەکەین یاخوا بەخێر بێن سەر چاومان بە ئامادەبوونتان ئاهەنگەکەتان ڕازاوەتر کرد. بەڕێزان، پێشوازیکردنمان لە ساڵی 1444 کۆچی یادی کۆچی خۆشەویست و سەربەرمان صلی الله علیه وسلم و هاوڵە بەڕێزەکانیمان بەبیردێنێتەوە لەو کاتەی ستەم و تاریکی باڵی کێشابوو بەسەر زەویدا و خەڵکی لە گومڕاییەکی قوڵدا دەژیان تا پەروەردگارمان بە ڕەحمەتی خۆی پاکترین و کامڵترین نەوەی ئادەمی هەڵبژارد کە ببێتە پێغەمبەر و ڕەحمەتی و ئاشتی و دادگەری بهێنێ بۆ مرۆڤایەتی و لە ستەم و کۆیلایەتی دار و بەرد و مرۆڤەکان دەریان بهێنێ. ئەویش دوای 13 ساڵ بانگەواز و ئارامگرتن لەژێر سزای سەختی بێباوەڕان لەگەڵ ئەو دەستە هاوڵەی کە بەدەستی خۆی پەروەردەی کردبوون کۆچیان بۆ مەدینە کرد و یەکەم دەوڵەتی مەدەنیان دامەزراند و یەکەم دەستوریان نووسیەوە و لەوێەوە نوری ئیمانیان بەسەر زەوی بڵاو کردەوە. ئێمەش لە هەر سێ ڕێکخراو ئەمانەوێ یادی ئەو مێژوە پڕسەروەریە بەرزڕا بگرین و بەگوێینەوەی نوێدا بدەین تا بتوانین لە ناو تاریکی و جەهالەتی نوێ دووبارە باسی کۆچ بکەینەوە. کۆچی ئەم جارە لە تاریکی جەهالەتەوە بۆ ڕووناکی ئیسلام و لە تاوانەوە بۆ چاکە بێت. وەویستمان بە خێرهاتنەوە و ڕێزلێنانێکمان هەبێ بۆ خۆشەویستان و حاجیانی ماڵی خوا کە نوێنەرایەتی دەبەری هەڵەبجە و هەورامان و شارە زوریان کردووە لە گەورەترین کۆبوونەوەی مسلمانان کە لە مەراسیمی حەجدا دەکرێت و بەرزڕاگرتنی ئەو شەعیرە پیرۆزەیە کە یەکێکە لە پێنجپایەکەی ئیسلام. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله. میرزای هەورامی لە زمانی خەڵکی مەدینەوە فەرموێ ئەی ئاغەکەی دنیا و دین بەخێر بێی بۆ مەدینە، گیان و ئەولاد و ماڵم قوربان شێوەی شیرینە، لە کێوی سەنیات الوداع مانگی مەکەم لێ هەڵات، ئەی شاسواری میعراج ئەی شافعی عەرەسات، پێغەمبەری شیرینی بۆ ئوممەتمان ئەمینی، سەرگەورەی هەردوو عالەم پێشەوای سەرزەمینی، چاومان خاکی بەرپێتە نەفامان قینیان لێتە، ژن و پیاوی مەدینە قوربان ئەو نورەی پێتە، دەنگی خوات هاورد بۆمان ئەی فەخری ئاخر زەمان، جئتە بالئەمر المطاع تۆ بووی تەمایەی ئیمان، کۆچی خاوەن شکۆیە دەرچێ هەر کەس نامۆیە، کۆچی خێرت بەخێر بێ مەدینە شاری تۆیە، تۆ نوری عەلا نوری هەر تۆ مایەی سروری، خوایە چی بکەم لە دووری ئەخ بۆ وەصل و حوزوری، هەزاران و هەزاران سەلامی خوای میهرەبان لەسەر تۆ ئەسحابی تۆ کە بۆ عالەم پێشەوان. بەڕێزان، زمان شیرینێکی گەرمیان تەشریفی هێناوە لەم شەوی هیجرەتەیە، ئەو پیاوەی کە وەختی قسەیەکە لە دڵە گیرە بێ قولاپێکی پێیە وتە شیرینەکانی بە زمانە شیرینەکەی گەرمیان لە دڵە گیرەکە. بەڕێز مامۆستا سەباحی کفری تەشریف بهێنێتە سەر ستەیجکە وتەکەی پێشکەشکە. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله الذي لا ينسى من ذكره ولا يكل من توكل عليه. الحمد لله الذي جعلنا من أمة محمد عليه الصلاة والسلام، وجعلنا بفضله ومنته من أمة القرآن تلاوة واستماعا وتدبرا. والصلاة والسلام على رسول الهدى محمد عليه أفضل الصلاة وأتم التسليم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. خوي گەورە ئەم ئاهەنگەمان لێ پیرۆزکە
ومباركي خوي بريجي بسرمان لم كاتانا كعرب الله غارت النجوم وسكنت الجفون وهدأت القلوب ووجهك يا ربي باق حي قيوم لكاتك دانشتوين وبو موضوعك دانشتوين أمانوي زندوب وينوا أمانوي بيعت تازة بكينوا أمانوي خمان بناسينوا أمانوي لو يلي درچين أمانوي باسي قصيك بكين مكيتايا باسي حدثك بكين مدينيتايا باسي حدثك بكين سراقيتايا ماڵی ئەبوو بەکری نازداری تایە ڕیدوان الله عەلەیهیم ئەجمەعین ئەمانەوێ باستی پشتێنە جوانەکەی ئەسمائی کچی ئەبوو بەکر بکەین ئەمانەوێ باسی چاوە جوانەکەی دایکی ماداران بکەین کە چاو ئەبڕێتە فرمێسکی باوکی وەو تەشرینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمانەوێ باسی تاریکی مەککە بکەین ئیتر تامی نەما بوو ئەمانەوێ باسی ئازاری موسڵمانەکان بکەین لە مەککە چیان بەسەر هات لەبەر خوا و دینی خوا جەلە جەلالوه ئەمانەوێ باسی ڕێجوانەکەی پێغەمبەری خوا بکەین کە خوێنی پەنجەکانی پێی غاری ثەوری ڕازانەوە ئەمانەوێ باسی ئەو نازدارە بکەین کە خوای گەورە فەرمێ وَإِذْ يَمْكُرُ بِكَ الَّذِينَ كَفَرُوا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين أمانة باسي دار النودوب كين استشاريتي كفري أو سردما أمانة باسي إبليس بكين بشوي شيخي نجدي لمجلسك دانشتوا أمانة باسي درندي أبو جهل بكين شون أو خطة جهنمية دانا بولنا وبردني في غنبري خوا صلى الله عليه وسلم أمانة باسي بزي خواب كين أمانة باسي هاتني جبريل عليه السلام كين أمانة باسي أو مقطع الزمانية بكين وابي غنبري نازدار دستي خستبوا سرشاني علي كربي طالب رضي الله عنه وارضاه كالبلكي خوي كردبري لشوني من بخوة ومشترسا هيجت بيناوي ئەمانەوێ باسی ئەو مووقفە جوانانە بکەین کە خوای گەورە لە سوورەتێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز هەنگاوەکانی پێغەمبەر تۆمارەکە چۆن هەنگاو ئەنا ئەمانەوێ باسی کۆچ بکەین خۆشەویستان کۆچ هیجرەت العام الهیجری گەورەترین ڕووداوە لەسەر کوڕەی ئەرضی ڕوویداوە کە مەدینەی ئیسلام و مەدینەی پێغەمبەری خوا دروست کرابی هجرت يعني ترك واتا جيهشتن ترك كردني شت معناه هجرت أجاني هجرت يعني جولانوا علماء يعني إنساني مسلمان ناوسته بطاقت نابه إنساني مسلمان بأميد نابه أجر أم آياتتان بوخنم وكو أو مقطعيك لقرآن هاتوا سيري بكن بزانن خواي گەورە چۆن وەصفی پێغەمبەری خواکە عليه الصلاة والسلام و چۆن ئامۆژگاریشمانەکە ئەفەرمێ يا أيها الذين آمنوا معلومة خطاب بۆ کێیە معلومة خوا لە کێ داوای شتەکە لە داوای نەوعی ئەم مەجلیساناکە وشي يا أيها الناس بكار ناينك أبو مطلق عامة وشي يا أيها الذين آمنوا باسك أخوة أو كساني باس أكن كإيمانيان هيا إيمانيان هيا بقرآن إيمانيان هيا بفيغمبري خوا عليه الصلاة والسلام والرسول كان وإيمانيان بخوا بآخرتها يا أيها الذين آمنوا بلي خوا ما لكم چیتانە ئەوە إذا قيل لكم انفروا في سبيل الله چییە ئەگە پێتان بڵێن بکەونە ڕێ لە پێناوی خوا اثاقلتم إلى الأرض خۆتان لکان بە دنیاوە خۆتان لکان بە تیجارەتۆ
خۆتان لکانە ئافرەت و کوڕی جوان و کچی جوان خۆتان لکانە فەساد لە عەقیدەی دنیای بۆگەنی ئەمڕۆ ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله أم دردقرتاني چيا دردكا اثاقلتم إلى الأرض خوايا أم دردي إمناوي چيا أرضيتم بالحياة الدنيا من الآخرة رازيبون بم حياتي أم دنيايا لبري أم آخرتا أم حياة ورقرن لباتيوي آخرة ورقرن أرضيتم بالحياة الدنيا رازين بم دنيا نزمة أويك خوايا خوي درستي كردو الدنيا وآخرة خويا زاني چي نزمة وچي برزة أرضيتم بالحياة الدنيا والله دردي مسلمانان أمروما بالحياة الدنيا من الآخرة سيجواب كان لا يخوى خوش يستان فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل ئای ئەگەر دوار ڕۆژە بینن بۆتان دەرەکەوێ دنیا إن لبثتم إلا ساعة من النهار والله وەکو یەک سەعاتی ڕۆژتان بۆ دیارە بێ ئەو کاتە چاوت بە پێغەمبەری شرین ئەکەوێ عەلەیهی السەڵات وەسەلام بۆ دەرەکەوێ ئەم دنیایە بێتە قوربان لێوە جوانەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانەی وا ئازاریان نەدا بێتە قوربان ئەو تەڵەقژە جوانەکەی وا لەگەڵ خۆرا شەڕێ کرد لە بریقەدانە بێتە قوربان ئەو نەعلەی پێی کە هەتا چووە سەر غاری ثەور هەمووی کوت کوت بوو لەت لەت بوو بە پێپەتی چووە سەر و پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بێتە قوربان فرمێسکەکەی ئەبوو بەکر ئەو کاتە وتی الصحبەت یا رەسوول الله بێتە قوربان پشتێنەکەی دایک عەبدوڵڵای کوڕی زوبەیر ئەسمائی کچی ئەبوو بەکر بێتە قوربان هەنگاوە جوانەکانی دایکی ئیمانداران بۆیە فەرمێ فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل سيقليك أخوات شون قليك لم أمته إلا تنفروا أجر نرون أجر هول ندن أم دين سرخن أجر هول ندن برايتي لنوان تانا درسكن أجر هول ندن مزقوتكاي بيغمبري خواوايا كم بردي بناغي جياني دولتي بو درستي كرت دوم بناغي كأخوة برايتي بو سێم بناغی کە گەڕانەوە بۆم ئوسلوبی معاملە کردن لەگەڵ ئەو خەڵکی دەور و دەبەری ئەترافی خۆیان ئەگەر نەگەڕێنەوە بۆ ئەوە إلا تنفروا چیمان پێکەی خۆیە ئەگەر ئەو دەردەدای لێمان يعذبكم عذابا أليما والله دردێکە مەناوتان کەس نایڵم لە دڵی ئەسراحەتە يعذبكم عذابا أليما سيد ومصيبتك كته تو ديني خوا سرناخي پیغمبری خوا صلى الله عليه وسلم سرناخي ام دين جوانا ناكيت هدف و آمانج و استراتيجيتي خوت لم جيانا برقراري كي چيت بيك چيمان بيك اي خوايا يعذبكم عذابا أليما او طوب ايه ويستبدل قوما غيركم كسيكي تردينين قوميكي تردينين ام دينشمان بسر اخا وقتك تو ندامت اكيشي وقارة كيشي كار لكار ترزنايو درجة كان توزيع كراو يستبدل قوما غيركم ولا تضروه شيئا والله على كل شيء قدير أولو جايك آيات باسكم بس شيم كردو
ئەڕۆین بۆ ئاەتی دووەم باسی پێغەمبەرە لەسەر ئەشکەوتەکەی ثەور دانیشتووە ئەبێ 3 شەو لەو ئەشکەوتە بخەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لەوێ چی ڕووی داوە سیر بکەن إلا تنصروه ئەگەر سەری نەخەن ئێوە فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا كينا معنا ثاني اثنين خو وقتش لم نانا خلق بو بجي خو لأوروباش خلق بو بجي خو لمكش خلق جيا لمدينش خلق بو بجي لشرق يم أرزش خلق بو بجي لغرب أرزكش هر خلق بو بجي بلام خوي قورة بقوري خوي كاميري ربانية الرحمانية خوي خسوة سر أوش كوتيك بيغمبري تاعي شكم أما سرچاوي خيري أم سر عرزية أما الشفيعي أو خلقية لو دنيا أما يا مناري حق لا يتي بويا كاميرا كي خسوة سري باسي أو أشكو تمام بوكا باسي أبو بكر مان بوكا فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ألير ورن لقل ما بزان شي رويداو بيغنبري خواه بيش أوي بچيت ناو غاري ثورو بچن هنگاويك لەگەڵ ما بن ئەم دەم چاوە مبارەکەی خۆی بۆ تەشبیه باسێکەم من ئەوە ڕوویەکی کرد لە کەعبە بەس یەک دوعای کرد فەرمووی ئینەکی ئەحەبو بلاد الله إلى الله هەی خۆشەویستترین شوێن بۆ لای خوا هەی ماڵە گەورەکەی خوای گەورەی مبارەک لای خوا لولا أن أهلك أم بعقلانە نەویاوێن لولا أن أهلك أخرجوني منك ما خرجت أقاوان من يراونا نايو درميان نكدا من شون جاهلم أما بفرميسكو روشت سيري جوابكي كان لكيو هاتوتو بيش أوي بيه بخاتا ناو مدينة بيغنبري خو عليه الصلاة والسلام لكيو جوابكي ورقرت لقي مكة دعاي كرت بيش أوي باي بخاتا ناو مدينة أم آياتي بودابزي إن الذي فرض عليك القرآن لرادك إلى معاد سبحان الله بلا هجرتي پیغمبري خوا سورة يوسف بودابزي سورة يوسف لنا وبيركه خواب يوسف عليه السلام فرمو لتنبئنهم بأمرهم هذا وهم لا يشعرون كي جواب كي ورقد يوسف عليه السلام فلما دخلوا عليه قالوا يا أيها العزيز هي باشا ملك مسنا وأهلنا الضر وجئنا ببضاعة مزجاة عين الأسلوب چون خواي قورا يوسف يسرخص توش سرخا وبيش هجرتي صورتي كهفشي ودا بزينه بو اوي بي بلا توش اخينا ناو كهف واش كوتيكو شون اصحاب الكهف من رزقار كردو السريان ما خص توش سر اخين ام دينش سركبي والله لدمي منو بيقرن ولا دمي ما مصاب رزقانش مان قسم بو خوايي كاست جوي لمانا قسم بو خوايي كاست شاوي لمانا قسم بو خوايي كأزاني لضل من استد شي هيا ولا ضلي ايوش شي هيا قسم بو خوايي لو جاو صلوات بسر بيغمبري خوا ودين عليه الصلاة والسلام هموي بيراغيني هموي لنا وقورك ايدان الشيني للصباح صلاة بونيري قسم بو خوايي كأمهم قدرة وقوتي بدستويا ام دينش سركبه بلا مهم او ايما سري خين ايما لنا او نبي نوا سري اخا اي جناس سر اكبه انا لننصر رسلنا والذين امنوا في الحياة الدنيا وفي الاخرة او وعدي خوايا شون اسماني وسانا بعمود ام دينش سرخه أليرا مجالك المدني لما مصامت ولي الشعراي برسيان يكي هاد ولاي خلقي أوروبابو ودي لقرآن كتان نسراوة ولن يجعل الله للكافرين على المؤمنين سبيلا أما القرآن آياته خوي قورة لقانوني خوي مجال نادا كافر كان سلطان ببسر إيمان دارانو أو جبتي بله
ئەمە ئاەتێکی قورئانە ڕاستە. وتی باشە ئەوە تا من لە ئەوروپا هاتومەتەوە و دینەکەمش دینێکی ئێوە نییە، بەڵام هەرچی دەوڵەتە ئیسلامەکان هەیە هەمووی لە ژێر دەسەڵات و کێرفی ئێمە و دایرەی ئێمەن. ئەی چۆن خۆوە ئەڵێ ئەی ئێوە بۆ ئەوتان وەسەر هاتووە؟ وتی کوڕی شرینم ئاەتەکە جوان بخوێنە، وەلەن یەجعل الله للكافرين على المؤمنين سبيلا. أو إيمين إيمان مانية إيمين إيمان مان طاونية أي جنا أجر إيمان مان طاو بيقين أوان سيطرة لدرياتي ما ينبين عكري. أو إيما مسلماني إنما قسمته لشعراوية على إيما مسلماني الراسته بس نتوينة دائرة إيماني تواو تاخوا أو وعدي خوي تنفيذ كالا سرمان. سبحان الله وتم تنزيرك بوي روشتوه استام ناس داري خوا لم سورتا كتو توبيا أفرمي إلا تنصروه فقد نصره الله. باسي لريني أبو بكر الصديقك إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. خو أم قصة لهجرتا وتويتي أم قصش موسى وتويتي وأم قصش يوسف عليه السلام وتويتي وأم قصة يعقوب عليه السلام وتويتي واتا قصي بيغمبران همو إلى يك نسقي توحيدي آية خوش يستان. هجرة دو نوعة. أما قصي عزي كري عبد السلام هجرة للأوطان شار ولاطكان جيهلي، وهجرة للآثام والأوثان وهجرتك بو جناها دور لجناح. وثمان هجرة معناي تركة يعني جهشتن باشا أوان ولات وشاري خوان يعني جهشت أي إمي مسلمانان خو حديثة يلا دواي فتح مكة هجرة نماوة، لا هجرة بعد الفتح، هجرتي واجبنا معه ولكن جهاد ونية. باشا ئێستا ئێمەی مسلمانان هیجرەتی چی بکەین بۆ ئەوەی بچینە تەک سەحابە کە هیجرەتیان کرد بە ماڵ و مناڵی خۆیان گیانیان هێشت لەبەر خوای گەورە، ئەبێ هیجرەتی گوناه بکەین، ئەبێ ئەم چاوە جارێکی تر نێری سەیریشتی خراپ بکە، ئەبێ کاتێویستی سەیریشتی خراپ بکە پێی بڵێ خوا تەماشاتەکە، ئەم چاوە بۆی تۆ بە ئەیلا بە خۆشەویستیش ببیت و ئەولا. واگەر دڵت ڕۆژ بۆ عەقیدەیەکی بۆ گەنی ئەم دنیاە کە دروستیان کردووە هەر ڕۆژی لەحنێک و خوایەکمان بۆ دروستەکەن، ئەبێ بە خۆت بڵێ تەنها خوایەکەوش لا إله إلا الله. و ئەگەر مێشکت ڕۆیی بۆ ئەفکاری خراپ و شتی بێکەڵک، ئەبێ ئەو تەرکە ئەو جێهێشتنەی مێشکی خۆت بزانی بۆ کوێی بی. واتە هیجرەت دوانە، هیجرەة للأوطان وهجرة للآثام والأوثان. أبي إنسان إستا بيغمبري خوا فرمي مسلمان كي أزانن المسلم من سلم المسلمون من لسانه ويده والمهاجر من هاجر ما نهى الله عنه. نك هجري قرآن بكي، هجري قناه بكي، نك هجري فقه سيرة بكي، بوغلن فقه سيرة بونالن علم السيرة. أبي هجري سيرة نكي هجري كتابي الروم ونازانم أم ترهاتاني دنيا. إمامي عمر روجة إنجيلك بدستو أبو أي خينة هات خزمتي بيغمبري خواوتي وخريكي تشيت يا عمر وتي أما بخوانم بو أوي بطوانم جوابي نصراني كان بدا موكاتي سؤالم ليكن خوام قصة زورة لناو قنجة كان من زور قنج تيبولا مالي ماما خريكي ولام دانوي أو كسانم وعلين يما إنجيل حقا وتوراة حقا توجي علاقة لم قضيها أجا علمت فيني شون شو تتناو أو سايت وفيسبوك وشتانا. بيغمبري خواه فرمي يا عمر والذي نفس محمد بيده قسم بو خواهي كنفسي محمد آودسيو أو عيسى عليه السلام بيت أمسر عرزناتي تبهشت وتانا الله يشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. بويا عيساش لآخرش كتيتو تنها بيغمبر حجي نكردو لقيامتا كدابزي حجي خويكا أجيت السر قبري بيغمبري خواه صلى الله عليه وسلم سلامي ليك أو صلاتيك يميكين لتحيات سبحان الله لدواي أو خواه وفاتي بسر قرار دا وعيساش دنيا جيني وأبي برا ليبلي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. إتر احتياجنا كمسلمانان أما تركنا كان أما بنسبة أوا هجرة جدونه على إمام ابن قيم هجرة إلى الله
وهجرة إلى رسول الله عليه الصلاة والسلام. دوو هیجرەتمانێ، هیجرەتێک بۆ لای خوا بە خۆشەویستی خوا، ترس لە خوا، ئەعتیماد لەسەر خوا، پشتبەستن بەخوا، دڵە ڕاوکێن نەبوون لەسەر وعدەکان و بەڵێنەکانی خوا و خۆ ئامادەکردن بۆ لیقای خوا. ئەمە هیجرەتە. ئەی بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بینینی هەنگاوەکانی بە خوێندن، ئیشکردن بە هەنگاوەکانی، دواکەوتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە خۆشویستی. ئەتان بەم بۆ مەدینە کاتێک پێغەمبەر دێتە ژوورۆ، ئێستا بزانن ئەوان چەندێ پێغەمبەریان خۆشگەرەک و ئێمەشە بێ بچینە ناو ئەو قاڵبەی ئەوان بۆ ئەوەی بچینە شوێنی ئەوان و لەگەڵ ئەوان نابین لە قیامەتە. ئێمە قەدەرن لەم عومرەی کە ئەمجا چوین لە فندقێک دانیشتین، سبحان الله سایقێک هات وتی ئەم فندقەی ئێوە ئەزانن لەکوێیە؟ وتمان نەوەڵڵا. وتی ئەم فندقەی ئێوە ئەم چوارڕێیانەیە ترەفیک لایتێکی لەسەر بوو. وتم بەڵێ. وتی وەختی خۆی ئەمە ناوی ثەنیەة الوداع بوو. وا مامۆساکان ئێستا خوێنایان طلع البدر علينا من ثەنیەة الوداع وجب الشكر علينا. وتی مامۆسا ئەم چوارڕێیانە ثەنیەة الوداع بوو. وتم سبحان الله تاریخ زانین چی نعمەتێکە. هەموو جارێ لەسەر ئەو چوارڕێیانە هاتووە خوا ئەزانی ئەو مەشهەدەی پێغەمبەری خوا چۆن هاتەتە ژوورەوە کەوتە بیرم. ئەو خەڵکە لەسەر ئەو چوارڕێیانە وەستا بوو. هەموو چاوەڕێی پێغەمبەری خوایان کرد عەلەیهی سەڵاتو وەسەلام. هەموویان ڕویان گەشت بوو، هەموویان ئەم نەشیدەیان خوێنا ئەگەر ڕاست بێ یا زەعیف بێ، هەموویان هاتنە سەر ئەوەی کە ئەم نازدار و گوڵی دنیایە هاتە لایەن. تەسەورکەن مانگەشەوەکات خۆیان ئەڵێن طلع البدر علينا، ئەڵێن ها سەیرکەن مانگە شەوێ سەری هەڵداوە سەرمان. بەڵام من ئەوەڵێم ئەگەر ڕاست بێ یا زەعیف بێ، بەس ئەم ئایەتە عولەما ئەڵێن لەوێ داوەزی. ئەم ئایەتە لەو وەختە بۆ پێغەمبەری خوا داوەزی کە فەرمێ فإن الله هو مولاه. ئەمە باس محەممەدەکە عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئەڵێ خوا خاوەنی ئەمە بوو. بینیتان چۆن دەری کرد؟ فإن الله هو مولاه. برادرێکی بوو ناوی ئەبوو بەکر بوو، لە ڕێ وەکو ئینسان ڕێیە کرد. برادرێکی ترشمان ناردبوو حیمایەیە کرد. وجبريل أميني وحي لقليا هنقاو ريك وصالح المؤمنين سير أم إيمان دارانا كتشون بيشوازي لبيغمبري خواكن عليه الصلاة والسلام. أي أيتر والملائكة بعد ذلك ظهير. أجر أبينن أو كاتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم هات أم بول ملائكانا چني سپاسی خوايانا کرد، چنێ سەڵەواتیان بەسەر پێغەمبەری خواوەدا عەلەیهی سەڵاتو وەسەلام. فعازیزانی من، حەدەسە حەدەس گۆڕانکاریێکی عەجیب بوو لە دنیا هیجرەت. بۆیە خۆزگە مسلمانان دائیمەن لەگەڵ تەقویمە میلادیەکەی خانە کە سەیرێکەن تەقویمێکی هیجری هەبێ، بزانن ئێمە چی تاریخێکمان بووە، خاوەنی چی حەدەثێکین، خاوەنی چی مێژوویەکین، خاوەنی چی ئەسڵ و ئەساسێکی عەقیدەی و عیبادەتین ئێمە. پێغەمبەری شیرین خۆشەویستان چۆ ناو مەدینە خەریکی پارە و پول نەبوو، یەک دیناری پێ نەبوو. ئەو حوشترەی کە لەسەری ڕێیە کرد بە قەرز سەندی لە ئەبوو بەکر سیدیق. قبوڵی نەکرد ئەبوو بەکر پارەکەی بدا یا حوشترەکەی بە هەدیە بداتێ. وتی یا پارەکە نووسی لەسرم یا سواری نابم. وتی بە پارە یا ڕەسوول ئەڵڵاهی دەم بێت. واتە داعی و بانخواز ئەم مەجلیسە قەدردارە ئەبێ مستەمر لەسەرەوە قسە بکەین، ئەبێ دەست لە کەس پانۆ نەکەین و بۆ بڵاوکردنی ئەم دینە چاوەڕێی مەدحی کەس نەکەین و چەپڵەی کەسش نەکەین. ئەو خەڵکە بڵێ باشە، بڵێ خراوە، پیرۆزی بێ. موهیم خوای گەورەی متعال ئێستا لە ئاسمانەکانی خۆی و قەراراتمان بەسەر دەرکا لێتان خۆش بوو. ئیتر گرنگ نییە تۆ بیزانی، ئەو بیزانێ، ئەم باسی بکە، ئەو باسی بکە، ئەم لایکی بداتێ یا کۆمنتی بداتێ. پێغەمبەری خوا قبوڵی نەکرد سواری حوشترێکش بێ کە موڵکی خۆی نییە. بۆیە وتی بەپارە، وتی بەپارە لە ڕێ کەلپەلەکەی بەری داڕزا بوو. کەلپەلی بەری پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم و ئەبوو بەکر داڕزا بوو. تاجرێ لە تاجرەکانی مەککە لەوێوە ڕەت بوو، پێغەمبەری بینی لەو حاڵە دوو کەلپەلی سپی زۆر جوانی کرد بە بەریان بۆی بە کەلپەلێکی جوانە بچنە ناو مەدینە. ئەوەنە پێغەمبەری خوا دایم متەواضع و کەم خۆی داناوە
خەڵکە چوە لای ئەبوو بەکریان وت یا ڕەسوول الله یا ڕەسوول الله ئەو شەیود کوورە ئەو من نیم ئەوە ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام نەک من تەواضع الرەسوول پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بە ئەبوو بەکر وتی چیت لە ماڵ جێلایە وتی هیچم جێ نەهێشتووە هیچ 6,000 دیرهەمی بووە هەر 6,000ەکەی لەگەڵ خۆیان هێناوە لە دوای خۆی کچی جێهێشت ماڵی خەدیجەی جێهێشت مەککەی جێهێشت تاریخی خۆی جێهێشت عمرێکی 40 ساڵیەوەبانی جێهێشت 53 ساڵی جێهێشت پێغەمبەر لەوێ عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە ئەڵێ وەرە بۆ نوێژی بەیانی با جەماعەت زیادکەین بچنە سەر بەرماڵەکان با زیادیکەین بڕۆن بۆ دەرسەکانی قورئان با سەوادمان بێ بڕۆن بۆ مەجلیسەکانی ذکر با سەوادمان بێ داوای چیمان لێ کراوە کە ساس و کڵۆڵ کەوتوین خوای گەورە داوای چیمان چی کردو لە ئێمە ئەوە لە هیجرەت فێرە بین ئێمە ئەوە لە هیجرەت فێرە بین ژن و پیا و مەقامی خۆیان هەیە ئەسما گیان شیرمان بۆ دۆشێ لەو بانەی نێرێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و عایشەی دایکی مانداران ئەسرارەکان و نهێنەکان ئەشارێتەوە وەلەولا شو عەبدوڵڵا کوڕی ئەبوو بەکر دێ شوێن پێی عامری کوڕی فەهیرە ئەیسڕێ و خڵتەی پێغەمبەری خوا بۆ بنیادنانی دەولەت دانرێ چەند جوانە ڕاتە ناو مەدینە نەدڵە ڕاوکێتی ناڵێ با بڕۆم ئیستراحەت کەم وەختی خەوە هیچ ناڵێ ئەڵێ دروستی کەن ئینی ئەنە النەذیر العوریان کاتم نییە کەلپەلش بکەمە بەرم فەئازیزەکانی من کوێی هیجرەت باسکەین خوا بە خاتر ناوە جوانەکانی لەم قەدرە و لەم مبارەکیە و لەم مەجلیسە کە هەدەفەکە سەرخستنی دینی خوایەوە تەوحیدە و ئوخوەت و برایەتیە بێ بەشمان نەکە یا ڕەبی خوایە لە گوناهمان خۆش بی سەرگردانی دنیا و ئاخرەتمان نەکەی خوایە بێ بەشمان نەکەی لە بینینی محەممەد صلی الله عليه وسلم لەم دنیاە دڵمانی پێخۆشکە یا ئەڵڵاه لە خەوا لە مەقاماتێکە بە بەرەکەت و ڕەحمەتی خۆت بەبێ تەعەددا یا ڕەبی خوایە لە ئاخرەت شاد چاومان پێ بکەوێ بە دەستی مبارەکی خۆی لە ئاوە پیرۆزەکەی کەوثەر یەک گڵاسمان بداتێ ئەو گڵاسە بخۆین کە ئیتر توینێتی تیانەمێنێ یا ڕەبی خوایە لەو ڕۆژەی کە لە بارەگای تۆ وەستین لە بارەگای تۆ لە بەردەم ذاتی گەورەی ئەڵڵاه ئەوەستین یا ڕەبی خوایە بمان پۆشی سترمان کەی عافمان کەی زەلاتەکانمان بسڕی تۆ خوایە گیان بۆ خاتر ناوە جوانەکانت لەو کەسانە بین کە پێ ئەکەنی بەدەم چاومان یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە زەردەخەنەیەکی ڕەبانی بەبێ تەشبیه ڕوو لە تووەکە و ڕوو لە ئێماکە لەو کەسانە بین کە ئەڵێی طیبتم بەخێر بێن بەخێر هاتن دەستان خۆش بێ ڕوتان گەشت بێ ئەو جەنەتە هی ئێوەیە هذا ما كنتم توعدون ئەو کاتە سەیری لای ڕاستی خۆمان بکەین پێغەمبەری نازدار ببینین عەلەیهی سەڵات وەسەلام و سەیری کتابەکەمان بکەین و نەختێبە و لابڕۆین باوکو دایکمان ببینین براو خوشکانمان ببینین هاوسەرەکان و مناڵەکانمان ببینین ئێوەی عەزیز و خۆشەویست ببینین خوایە ئەوە بکەیتە قسمەتمان هەموومان بە یەک گروپ کەڵقەمەری لەیلەة البەدر بمان خەیتە ناو بەهەشتۆ اللهم آمين اللهم آمين والسلام عليكم ورحمة الله وبركاته زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا سەباحی کفری خی گەورە جەزای بەخێری باتەوە بەڕێزان سوپاس بۆ هەریەک لە کەناڵەکانی کەناڵی ئاسمانی پەیام کەناڵی ئاسمانی سپێدا کەناڵی ئاسمانی ناڕتشوار و هەروەها تۆڕی میدیای ڕووماڵ کە ڕاستەوخۆ ئاهەنگەکە پەخشەکەن و سوپاس بۆ کەناڵانی دیکەش کە ڕووماڵی ئاهەنگەکە دەکەن زڕێی زەنگی کاروانی کۆچ ئەم شەو بوو دەنگیدایەوە هەوارگەکەی غاری تەور بوو 100 قەدار تێیدا مایەوە پۆلێک کۆتر دێن و دەچن عاشق ئاسا وەک پەروانە
دەخولێنەوە و سۆز دەنوێنن لەسەر سەری ئەم کاروانە مانگە شەویش تریفەی دێ کەوتۆتە پێش دڵسۆزانە ڕێگای تاری شەوی کۆچی کردووە بە ڕۆژ لەو هەردانە چەندین ساڵە غاری تەور چاوەڕێیە بۆ دیدارت نازانم چۆن گەشکەی نەکرد بۆ تۆ یاری وەفادارت ئاخۆ چەند جار ناو چاوانی ماچ کردبی بەتاسەوە دڵی گوڵاو پڕژێن بوو بێ بە عەتری بۆی هەناسەوە ئەی هەزارانی وەکو من فیدای گەردی ڕای کۆچت بام بە قوربانی ئەو خۆڵە بم کە ماچی پێتی کرد قوربان بەڕێزان هونەرمەندی دەنگخۆش بەڕێز کاک خەلیل شەکرانی تەشریفی هەیە با هەر لە کوردستانەوە تا مەدینەی پاکی ئەو چەپکەگوڵ بچنێ و بفەرمێتە سەر ستێج حسرتي لولاك أهلي دوماي بجلوي صورتي طاهاك أهلي دوماي بجلوي صورتي طاهاك قلبك ورد وستانا مدينة يباكي تبقى كل بتسنة دوما لو هتلاقيها غالي يشمشيتهم يا عزيزي فوق حبيبي خلف وشعبي عباي جزاك
عليه جنة المأوى أي حبيبي خالقي عالم لآدم ثابته أبياي أجيال بياني حزرتي وعلاك أهلك والدوستانة ومدينة الكاشفة شكرا والله بالسلامة دوت عيدا فانيكو يشكشيتو عزيزي خو حبيبي خالك وشافع روي تزام خدای تعالا لە نێوی قورئان وا خیتابەکە لە گەشت مومینان ئەڵێ خوای گەورە و مەلایکانی سەڵواتە نێرن بۆ یاری جوانی ئەی ئەو کەسانەی ئیمانتان لایە سەڵوات بن هەتا دنیا دنیاە زۆر سپاس بۆ بەڕێز کاک خەلیل شەکرالی و گۆرانیا زۆر بە چێژەکەی بەڕێزان قەڵەمێکی بە بڕشت بەرگریکارێکی سەحوا نعتخوانێکی ڕەوزەی مستەفا بەڕێز کاک ئەحسەن حەسەن تەشریفی لێرەیە با فەرمێ پەخشانە شعرەکەیمان پێشکەشکە سڵاوی خواتان لێبێ ئامادەبانی بەڕێز ساڵی 1444 پیرۆز بێت ئەم دەق و تێکستە ئەوینێکە بۆ هاوڵانی نازدار کە وەکو چرە لێرگزێک لە دەوری پێغەمبەری ئازیزا بوون ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەم شەوکەتەی کەی ئەبوو کار کەس تێبگا بەم دینە نەسخی جوملە ئەریانە چه هیجرەت شەهدی وەسڵ ئارامی جانە بۆ هەواخواهان چه هیجرەت بۆ ئەدوو تازیبی ڕۆح و زەهری هیجرانە ئەوینی هاوڵان سەرگەردانە ئەم دڵم ئەوینی ئێوەی تیانە بێ قاچم لە ناو بیابانە و هێزی ڕێگەم لێ بڕاوە بە شوێن بەرزی هاوڵانێکە ئەگەڕێم وەک ئەبوو زەڕ ئاڵا هەڵگری شۆڕشی چەوساوان بوو وەکو سدیق یاری سێهەم ثانیەت نەینی ئیذ هوما فی الغار وەکو عومەر کە چەرخی ڕۆژگاری گۆڕی یان عوسمان قافڵەی بە نرخی غەزایەکی هەمووی کڕی عەلی خۆی شێری خودایە ئەو خۆی ڕۆژە و لە ئاسمانە سەعەد ئاسمان هەڵی گرت و شوێن پێی فریشتە نەمابوو لەسەر زەوی یان شاباڵی فڕینی جەعفەر خەباب لە ڕێگەی ئەوا بوو پەت و سێداری هەڵبژارد ئەی یاسر باوکی عەممار و دایکی سمبولی شەهیدان یەکەم گیانێ یەکەم خوێنێ کە بۆ ئیسلامەتی ڕژا زەید و معازی شاخەوان کامیان وەکو ڕەواحە بوون کاتێکە شیعری ئەبێژا و حەسان بۆی ئەهۆنیەوە و مەزعەب بۆی لەبەر ئەکردن کێتان هەیە قەلغانی هەیبەتی نەدیبێ وەکو حەمزە ڕاوەستا بێ و لە ئوحودا لاشەی شین هەڵنەگەڕابێ و حەنزەڵەش فریشتەکانی ئارایشیان نەکردبێ ئەی ئەمینی ئەم ئومەتە دەناسنەوە ئەبوو عوبەیدەی جەڕاحم ئای لەجێ پێی برینداری ڕێگەی تەبووک قاچی چەند هاوڵ بچڕابێ و قەترە قەترە گۆزە گۆزە بەخوێن ئەم ئاین و دینە ئەم ڕێگەیان ئاو نەدابێ ئەی تۆ ئوسامەی گەنجی یار
لەسرە مەرگیشا هێشتا قیادەی هەزاران کەسی وەک فاروق بووی ئەی هەتاوی باڵای هیجرانی ئەم دینە خوبەیب بیلال سوهەیبی قەلغان و پەرژین لەکوێ چونگەم ئەگات بە ئەو ڕۆژەی کە عەباس هاواری بەیعەی ڕزوانی بوو ئەی عەبدوڵای کوڕی عومەر چەند قەلغان لە لاشەتا بوو بۆ ئەم دینە ئیبن مەسعود تۆ سندوقی پارێزگاری دوو ڕوان بوویت حوزەیفە ئای داخی بە جەرگی ئەو تیرەم کە گەردنی جوانی بڕی ئەی تۆ تەڵحە زوبەیر قەعقاع ئەبا جەندەل ئەبوو دووجانەی نازدارم سعدی عوبادەی سەرگەورە ئەنسار تۆ قەلغان و تۆ قەڵاو قەلغان و پێشڕەوی بووی کێ ئێستا لەم هیجرەتەدا ئەم هەناسانم لێ ئەکرێ و کێ دەست هەڵە بڕێ شاهید بێ ئێمە ئەوانمان خۆشەوێ تۆ سەیری کە بەژنی بەرزی ئەبوو دەردا ئەبوو هورەیرەی سینە شاد بۆنی ئەوەڵین بارانی دڵی زەوین عەمری کوڕی جەموح و ئەبوو دووجانەی بەرگسوور کە لە ڕۆژی ئازادیدا تەوێڵی بوو بە ناسنامە سابت و سەوبان باخچە بوون خۆیان بۆنی شنە بابوون ئەی تەماشای باڵای بەرزی سەلمان بکەن ئاگری مەجووسی خامۆش کرد عەلای کوڕی حەزرەمی و جولەی بیبی ناو شەپۆلەکانی دەریا توفەیلی کوڕی عەمری من ثابتی کوڕی قەیسی من حاریسەی کوڕی نەعمان و ئەبوو موسای ئەشعەری دیوان و دادگا ئەبوو بەسیر خۆی بەتەنها شۆڕشێ بوو ئەبوو ئەیوبی ئەنساری خۆقەت لە بیر ناچێتەوە کاتێک ئازیز هاتە ڕێی لە لای ئەو بوو گیرسایەوە ئەبوو قەتادە و عیمرانن لاشەی خەباتی ئەم دینە عەمری کوڕی عاس و عوکاشەی سەفی جیهاد و حەکیمی کوڕی حەزام و عەبدوڵای کوڕی سەلامن فەلکە زێڕینەی ئاسمانم محەممەدی کوڕی مەسلەمە هێزی بەرگری ئازیز بوو ئەم هەتاوانەی ئاسمان بوون لاسکی ئەم چڵە نێرگزانە ژیان و سەرزەویان بۆن خۆش کرد ئەوان پشت و پەنا و پەرژینی دەوری پێشەوا بوون ئەستێرەکانی سەروەری بوون بە خوێنیان بەهێز و گیان و ماڵیان بەهەشت و ئازادیان کڕی و قوڕیاندا بە دەمی خورافیات و لات و مەنات و عوزاکانە و کە لە بچەیان کردە گەردنی ئوبەیەکان و بۆ هەتا هەتایە هوبەل و وەد و یەغوسیان وەرد و خاش کرد سڵاو لە بۆنی لەو ڕۆژەی لێی ژیان و خەباتان کرد بۆ نەجاتی ئێمە لە دیلی و کۆیلەیەتی بۆ ژیانی ئازادی. وەسەلام عەلەیکم.